لباشور کردستان اف دو مهن حکومت باشور کردستان موچین کارمندان بلاوناکه کارمند باشور کردستان سروک دنبوری حکومت هرم باشور کردستان مسرور برزانی به تندی رخنه کرن و گوتن ین کسپاسیا کارمندان دکن به قاسی قیمت جلو برگه که خوش جبو جانا خلکه نوستیانه پیوستیا ما نبسپاسیه هیه به موچیان هیه. نزی دو مهن حکومت جمهوری هرم باشور کردستانی موچین کارمندین هرم بلاوناکه پیشبازی لسر موچه یا جنابر هولی رو بغداد دوام دکه و پرزگری کی نهاتیه چاره سرگرن. سروک دنبوری هرم باشور کردستان مسرور برزانی 25 حزیران داخوی و گوت امجبو برخودانا کارمندان گلک سپاس دکن. اف پیاما برزانی ده ناوا کارمندین هرمی ده بو سدمان رازی بونان. درباره مجارده کارمند ولاتیه نافچه سید صادق یاسر بسلیمانی و آخوین. ولاتیه بناوی اکرم سعید دازانین کو برپرس و سرکرده هرمی سپاسیا کارمندان دکن دو مهن موچه کارمندان بلاو ناکن و گوت. والله من الله موانيك سپاسی موچە خۆرانەکەن لە پێناوی پارە ئەوان بە قەدەری جلو بەرگەکەی خۆیان لە بەریانە ماندوو نەبوون بە وڵاتەوە جا ئەگەر ئازادم کەن لە وڵاتە لە بینی دیکتاتۆر و کۆیلەکانە سوێن بە وەڵا کۆیلەکانە کوژم ئەگەر کۆیلە نەبێت سوێن بە وەڵا دیکتاتۆر بوونی نییە ئەی کاکە بۆ ناچن بۆ دەنگدان ئەی بۆ ناچن بۆ هەڵیانە بژێن ئەمە جارێ ئەمە دوو ئەمە سێ تۆ سەیری کە لە کاتی نەوت بە خۆراکە دادەیەکم بینی کە ئارت هات تفی لە ئاردەکە کرد وتی کە من ئەخلاقم فرۆشت ئیتر قیمەتی چییە بۆ هاتی جا خەڵک ئەخلاقی خۆی فرۆشت و ژیانی خۆی لە دەستا ئیتر ئەخلاق چییە کاکە ئەخلاق چییە کارمندی بناوی حازم علی دیار کرد که دو مهن موچه ناین بلاف کرن او یک باندورا خو نتنی لسر ما لسر همو بازارێژی دکه. ئەوە بۆ نزیکەی دوو مانگەچێ موچە نەدراوە تەنها چینی موچە خۆرەکە نییە کە پەکێتی لەوەی کە بێپارەیە یان وەزعی دارایی باش نییە کاریگەرێکی تەواوی کردوتە سەر بازار باوەڕکە بازاری بردوتە سەر خاڵی سفر دوکاندارەکان کرێ دوکانیان پێ نادرێت ئەگەر ئێستا چی لە بازار معاملەی شت بکە ئەبینی نرخەکەی لە چاو پێشترا دابەزیوە بەڵام سیرەکەی کەس کڕیار نییە لە بازارڕا. هەروەها کارمەندێ بناوێ سۆران محەممەد جی دەبێژە نەها لە هەرێما باشووری کوردستانی ڕەوشاهەری خراپ یا کارمەندانە موچەت دەکانێت چافکانی یا ژیانە کارمەندانە و ئەو ژینایی داین. پێم وایە ئێستا لە کوردستانە خراپترین دۆخی موچەخۆرە لەبەرەوەی ئەو موچە هەیەی تاکە سەرچاوی بژێنی ژیانەتی و تا ڕادەیەک ئێمە توانیمان خۆمان لەگەڵی بگونجێنین بەڵام ئابە و ڕادەیەش نایە عنی تۆ دوو مانگجارە سێ مانگجارێک معاشێک وەرئەگریت و نازانین چۆن بژیان دۆخمان زۆر خراپە ڕاستی من خۆم پیشە مامۆساییە